وا دیارە تیمە ناوخۆیەکان بۆ پاکردنەوەی دەرەچەی بەنداوی باوەشاسوار لە کفری سەرکەوتوو نەبوون. بۆیە ئێستا تیمێکی ئێرانی هاتوون تا قوڕ و لیتە کەڵەکەبووەکان لا ببەن. مانگی ڕابردوو لە ئاکامی بارانبارینێکی زۆر و هەستانی لافاو دەرەچەی بەنداوەکە پڕ بوو لە قوڕ و لیتە. ئەمەش گرفتێکی گەورەی بۆ بەنداوەکە دروست کرد. پێشتر چەندین تیمی ناوخۆی بیانی سەردانی ناوچەکەیان کردووە بۆ ڕاماڵینی قوڕلیتەکە، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە ئەو کارە ئەنجام بدەن. بەڕێوەبەری بەنداوی باوەشاسوار دەڵێ سەرباری کۆبوونەوەی قوڕلیتە لە بەردەم دەرەچەی بەنداوەکە، بەڵام مەترسی بۆ دروست نەکردووە. ئەمساڵ لافاوێکی زۆر گەورە و ترسناک ڕووی لە ڕووبەری بەنداوی باوەشاسوار کرد کە 250 و پێش ئەو لافاوە لافاوێتر 153 کە کشتی ئەکا 429 ملیم باران واری کە لە وەتای 50 ساڵە باران وا کفری نەبینیوە. ئەم لافاوە کاریگەریەکی سلبی کردە سەر خەزانی بەنداوەکە بووە هۆی گیرانی بۆڕیەکە. بەرپرسان ڕوونی دەکەنەوە نزیکەی 8 مەتر چوارگۆشە قوڕ و لیتە لە دەرەچەی بەنداوەکە کۆبووتەوە کە 3 مەتریان دەرگای بەنداوەکەی داپۆشیوە. بە پێی وتەی ئەندازیارە ئێرانیەکان کە ئێستا بۆ کارکردن هاتوونەتە ناوچەکە پێدەچێت لە ماوەی چەند ڕۆژی ئایندەدا دەرگاکە بکرێتەوە و بەردانەوەی ئاو بچێتە دۆخی ئاسایی خۆی. اینجا ما اومدیم یه سیستم آبگیری بوده. ئێمە هاتوین بۆ چاکردنی ئەو دەرگای کە لە بەنداوەکە بەهۆی قوڕ و لیتەوە گیراوە. هەوڵمانداوە کە لە کەمترین کاتا دەرگاکە بکەینەوە. بەڕاستی زۆر قورسە چونکە لە ناو ئاوەکە و لە دەرەوەش قوڕ و لیتە دەرگاکەی داپۆشیوە. طرفینش پر از گلولایه، یعنی ما 3 روز. ئەو کاتەی دەڤەری گەرمیان بە گشتی و شاری کفری بە تایبەت مەترسی لافاوی کەوتە سەر کە لە 50 ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. بەنداوی باوەشاسوار یەکێکە لەو شوێنانەی بەرپرسانی ناوچەکە هۆشداریاندا لە ئەگەری ڕوودانی کارەساتی گەورە، بەڵام ئێستا ئەو مەترسیە لەسەر بەنداوەکە نەماوە و تیمەکانی پاکردنەوەی دەرەچە گیراوەکە خەریکی کاری خۆیانن. زمانێکی ئێمە هاتیمەیرە 3 متر حەج قوڕمان بی. الان ئیسە ئێمە درێ کارمان کێ حەجیشم وێ قوڕ ئێمە خوێ من چونکە حەجم داریاچەکە قوڕێ زۆر فەرەست ئیسا و دۆرەگەی ریزشکەی تێدا ناوەگەی باز ئێمە گیریمە وەگەردی دەستگای ئەلیف خۆمانەوە وەگەردی جەماعەتە قەواسەغان شروع کردیم پاکسازی قوڕ و شکر خدا تا 4 روز ترک بتانیم دەرەچە وا بکەیم کە ئاو بچوونەوە شارەکە. داخستنی دەرگای بەنداوی باوەشاسوار بەهۆی قوڕ و لیتەوە وای کردووە جوتیاران نیگەران بکات، چونکە ئەم بەنداوە کە دروست کراوە بەمبەستی کشتتوکاڵ و ئاودێری دروست کراوە و ماوەی زیاتر لە مانگێک و 20 ڕۆژە سوود لە ئاوی ئەم بەنداوە وەرنەگیراوە. دیار جەمال لەنارتی، کفری.